بەڵام ئەمە هەموو مسەمسەکە لەسەر حکوومەتە دزەکەی ئێمە هەموو مسەمسەکە لەسەر دزیەکانیان لەسەر نەوتفرۆشتنەکانیان چەند ڕۆژێکی تر بڵاو شێکەمەوە لە هەموو سایتەکە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی هەڕەشەی بڵاوکردنەوەی چەندین بەڵگەنامەی دزیکردنی حکوومەتی هەرێم دەکات و خراپی دۆخی پێشمەرگە دێرینەکان و جیاوازی پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگە لە نێوان هێزەکانی پارتی و یەکێتی ئاشکرا دەکات. بڕواشی وایە زۆرێک لەو چەک و کەل و پەلە سەربازیانی لەلایەن وڵاتانی دەرەوە بۆ پێشمەرگە دێت ئەدزرێت. ئەو ماوەیە تیارێ تریان 4.23 ملیمی هێنا تاکو ئیساکە 100 جار داوامان کردەوە 23 ملیمەکان دابەش ناکەن بۆی بەر ئێمە نەکرد. ئەم ڕۆژانە 30 تانک دێ 30 تانکی نەوعێکی زۆر مهمە تانکی ئەڵمانیا وەڵاهی یەک قەباخمان نادەنێت تا یەکشمان نادەنێ 170 تەن چەکی قورس دێ کۆمەڵێ چەک تاکو ئیستاکە هێزەکانی ئێمە لەو هەموو چەکە قورسە فیشەیەکیان نەدیوە. ئەی باشە بۆ بێدەنگ بین لە بەرامبەر ئەوانە. تا شێخ جعفەر ئینزاری کردەوەتێ لە کۆمەڵێ لیژنە و لە کۆمەڵێ بەڕێوەبەرایەتیە لە ناو وەزارەتی پێشمەرگە ئێمە کشێنەوە لەبەر ئەوەی شتەکان دێ ئێمە ئەبینە شەریکە دستان ئەکشێنەوە بۆی نەبینە شەریکە دستان بەتەنیا بیدزن. بەڵام تاکو ئیستاکە ئێمە بێدەنگ بووین لە هەموو ئەمانە. لە بەشێکی وتەکانیدا سەنگاوی سەرسوڕمانی خۆی لەوە نیشانەدات مەسعود بارزانی ئاگاداری دۆخی ژیانی پێشمەرگە دێرینەکان نەبێت کەچی ئاگاداری گواستنەوەی پۆلیسێکی سەربەپارتی بێت لە گەرمیان و لەسەری بێتە جواب. جەنابی کاک مەسعود لە بەرامبەر کاک جەمیلوان ئەڵێ وەڵام من نەمزانیوە پێشمەرگە دێرینەکان معاشیان نییە. بۆ من پۆلیسێکی پارتی لە خانەخین نەقلەکەم پێزانێ بۆ ئاگای لەوە نییە و پێشمەرگە دێرینانەی بە هەموو حیزبە سیاسیەکان و هەر یەکێتی نیشتمانی کوردستان ئەوانەی ئەویان کردە پاشایە وڵاتە خەریکن لە برچی ئامرن ڕسوا بوون بۆ ئاگای لێ نییە کە معاشیان نییە. پێشمەرگەی هاتە لامە لە خانەخین ڕەنگە گوێی لە دەنگمە بێ دوایی گریاوتی 2 مانگە مناڵێکم هەیە برنجە هاڕم لە جاتی شیرەی دەمێ و ئەگەر کەسێکی شتێکی لەسرم هەیە زۆر زۆر بێمنێت بەڵام من ئەمەم هەموو هەیە ئەمەم هەموو هەیە ئەمە مسەمسەکە بە ئیمزای خۆیانەوە لە دزینی نەوت لە بردننی پارە لە هەرچی شتێ ماڵوێرانی کە بەسەرم بیلەتە هاتووە. لە ساڵی 2015ەوە کاگنێچیر ئەمریکی دەرکردوڵێ تاعینات نییە 3000 کەس ئالێرە بۆ یەک جێگە تاعین کراوە 12000 کەس بۆ پارتی تاعین کراوە. ئەی من ئەگەر شەریکم لە حکوومەتە بۆ ئێمەش 2000مان بۆ تاعین نەکری ئەو 12 کردووە ئەی 2000 بۆ ئێمە. محمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بێ ناوهێنان ڕەخنەیەکی زۆر لە بڕیار بەدەستێکی حیزبەکەی دەگرێت و دەڵێت چیتر نابێت یەکێتی لەناو حکوومەتدا شەریکە دز بێت یان دەبێت ئەوەی هەیە بێ جیاوازی بۆ هەمووان بێت یان پێویستە یەکێتی لە حکوومەتدا بکشێتەوە. بەڵام ئێمەش کە بێدەنگی لەم دزیا شەریکین یانە بێ لەم حکوومەتە بەشداری نەکەین بەڵێن فەرموو بۆ ئێوە هەرچی دزیەکەن ئێمە تیا بەشدار نابین هەرچی ماڵوێرانی بەسەر میلاتە دێن تیا بەشدار نابین یانە بێینە دەنگ بڵێین کە ئەم پارەیە هەیە بۆ نایدەنە خەڵکی ئەم وڵاتە تەنیا پێشمەرگە دێرینەکان نە خەڵکی ئەم وڵاتە هەمووی ڕچوا بۆ برسێتی لەم وڵاتای 4 بانقەیە پارەی تێبکە هەر 4 بانقەکەی هین پارتی دیموکراتی کوردستانە غیری ئەو 4 بانقە کەس بۆی نییە دینارێ بخاتە بانقێکەوە جاری وا هەیە لە وڵاتە ڕەسید هەیە بەڵام پارە نییە بیدەنە خەڵک لەبەرەوە پارەکان هەموو لەوێ و دەستی بەسەراگرن و ئێمەش بەشدارین لەوە ئێمەش وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و حکوومەتەکەمان بەشدارین ئەگەر بەشدار نەبین با بکشێنەوە کەس گلەی لێ منەک بەڵام بێدەنگی ئێمە لە بەرامبەر ئەم هەموو ناعەدالەتیە ئێمە کاتە شەریک لەوی ئەی نازانم ئێمە ئەگەر هیچمان پارتی هیچمان ناداتێ بۆ لەگەڵیان نەبین ئەگەر ئەمانداتێ پارەکەی لەکوێیە من ڕەخنەم لە حیزبەکەی خۆشم هەیە حیزبەکەی خۆشم نازانم چییەکە و چی ناکە نازانم پارەکەی چەند و چەند نییە ئەگەرچی تووڕەیی سەنگاوی ڕەنگە بەشێکی بۆ ناکۆکی نێوماڵی حیزبەکەی بوو بێت و بەشێکیشی بۆ تۆمەتبارکردنی خودی سەنگاوی بە قۆڕخکردنی بازرگانی نەوت لە گەرمیان
بەڵام کردارەکانی لە کاتی بەرزکردنەوەی بەڵگەنامەی دزیەکانی حکوومەت بەوتەی خۆی ئەوەی نیشانەدات هۆکاری سەرەکی تووڕەیی سەنگاوی بێدەنگبوونی حزبەکەیەتی لە بوونی دەیان گەندەڵی لەناو حکوومەتدا و دانەبڕان لە شەریکە دزدا.